ئێمە لە قوتابخانەی ئامادەی سەردەمەوە هاتوینە نزیکە یەک هەفتەیە بێ مامۆستاینە پۆل 12 دەچینە تەربیە دەڵێ ئیشی ئێمە نیە دەینی ئیشراف بوومان ناکە ئێستا نزیکە یەک هەفتەیە مامۆستامان نییە بێ مامۆستاین دەرسمان ڕۆژەوانەمان ڕۆژێمە پۆل 12 ساڵ دەخوێن دەڵێن محازرتان بۆ دەنێرین محازر تا ئێستا دەرسی نەگوتۆتەوانێ ناکرێت بێ ئێمە بڵێت ئێمە ماوەی یەک هەفتەیە زیاتر بێ مامۆستای خۆمان بە مشیر بنای هاتەوە ئەو لە چاکەی خۆی وە هەفتەیەکی زیاتر پێوچینەوە کەچی ئێستا ئێمەش بێ مامۆستا جەلال ماوەی 3 ساڵە داوای مامۆستایەک دەکە بۆ دابین بکرێت کەچی ئێستاش بۆ دابین ناکرێت ئایا وەزارەتی پەروەردە کە نووسیوەتی یەکەمی هەموو بچوێنە ئایا دەکەوە بە مامۆستایەکمان بۆ دابین کار لە خوێندنگەی ئامادەی سەردەم چۆن دەکرێت بۆ لێ 12 ساڵ دەخوێنی ڕەنجیەم ساڵمان کەچی ئێستا دەمانەوێت لە ئیمتیحانی نیشتیمانی سەڵتی بێنین ئایا ئەوە دەبێت کە پۆلی 12 بێ مامۆستا بێ کەسی وەزارەتی پەروەردە دەڵێ ئێوە کوڕکچی خۆمانن کە کوڕکچی خۆی بێ مامۆستا بێ دەیڵێ ئەو چۆن حەقا